لە ماوەیەم 4 مانگەیە 4140 سەردان کراوە بۆ سەرجەم شوێنە گشتەکان، سوپەرمارکێتەکان، مینی مارکێتەکان، فرۆشگاکان، نانەوە، سەمرخانە. 167 سڵی سەرپێچی کراوە لەسەر جەمە شوێنانەیە کە بابەندی ڕێنماکانی چاودێری بازرگانی نەبوون، وەکو هەڵناوەسینی نرخگران فرۆشی، بوونی موادێک کەسپایەت یا کاڵای تەقلید کە لە ناو شوێنەکانە دەستی ژیراوە بەسەرا. 30 تەن موادێک کەسپایەت دەستی ژیراوە بەسەرا لە لایەن ژنەکانی چاودێری بازرگانیەوە و دوای ئەوە کە فسڵی سەرپێچی بۆ شوێنانە کراوە بەپێی بڕی جیاواز غەرامە کراون و لەلایەن لژنەی تەلەفی چاودێری بازرگانیەوە لە تانجەرۆ تەلەف کراون. 14 ملیۆن غەرامە لە سەرپێچیکاران وەرگیراوە. 15 شوێن لەم ماوەیە داخستنی بۆ کراوە کە ئاماژەم پێکە بابن بە ڕێنماکانمانەوە. ئێمە بۆی ئەم کۆنگرێمان کرد لەبەرەوەی بۆی هاوڵاتیان ئاگادارکەینەوە لە هەندێک شت کە لە ناو شاری سلێمانە ڕوویاوە. بۆ نمونە ئێستا ئێمە بەرواری لەزگە هەیە لە ناو شاری سلێمانەیە کە بۆی هەموو هاوڵاتی ئاگادار بێ بە هەموو شێوەیە قەدەغەیە. چونکە ئێستا لەزگەی لێکرایەوە بەروارەکەی نامێنێ ئەو کەسە ئەتوانێت بەروارێکی تەربار لەم شتانە. لەبەرەوە ئێمە بە ئاگاداری هاوڵاتیان نەکەینەوە هەم بەرواری لەزگە، هەم دوو بەروار، هەموو بەروارانی کە بەدەست لێبێتەوە، هەم بەرواری ئێرانی بە هیچ شێوێ نەکڕین. بۆ شتێکی تریشمان هەیە مەسەلەی کۆدێک ئێستا لە زۆربەی معەتەڵەکان و بابەتە کۆزماتیەکان کۆد دروست بووە. ئەم کۆدا کێشەی گەوری بۆ دروستکردنی گۆڕایەتی چاودێری بازرگانی و ئێمە ڕێنمایی تایبەتمان هەیە لەلایەن وەزارەتی بازرگانی پیشەسازیەوە هەج مادەیەک هەج شتێک بەپێی مواصفاتی عێراقی پرۆدەکشنە کەسپارەگەری لەسەرا نەبوو، ئەوە ئێمە دەزەگرین بەسەرا.